شەقام کۆتکەن ستران بەندکەن ئاوێنەی هەتاو پشتێنن پەڵکە ڕەنگینە زامارکەن لێرە و لەوێ هەموو ڕۆژێ هەموو شەوێ وەکو جەستەی فەرخ و سپێ جەستەی گوند و مەزراکانمان دابێژنەوە ئێوە ئەتوانن نەهێڵن نان پێکەنێ و ئازار بنوێ ئەتوانن ڕەک بارودۆخی میلەتەکەمان لە ئێستادا لە قۆناغێکی ئێجگار دژواردایە بەو پێی کە هێرش و داگیرکاریەکی زۆر لە بەرامبەر بەشێکی گەلەکەمان هەیە لە ڕۆژاوای کوردستان کە بەداخەوە دوور لە هەموو یاسا و ڕەوشت و پێودانگێکی نێودەوڵەتی تورکیا و هێزی بەناو سوپای ئازادی سووریا و ترۆریستانی جەبهەی نووسرا پەلاماری خەڵکی سڤیل دەدەن بە بەکارهێنانی فڕۆکە و بۆمباران و هەموو ئەو چەکە نێودەوڵەتیە قەدەغەکراوانە خەڵکی سڤیل دەکەنە ئامانج. ڕاستی هێرش بۆ سەر ڕۆژئاواتەنە هێرش نیە بۆوێ بە تای ئەوەی هێرشە بۆ سەر تەواوی میلەتەکەمان لێرەوە پێویستی یەکێتی نەتەوەیی کۆکردنەوەی کوردان لە سەرخەتێکی نیشتیمانی نەتەوەیی دەبێت تا واجبێکی ئەخلاقی و لێرەوە داوا دەکەین و ئەمڕۆ لە ڕانیە گرتبوونەوەیەکی جەماوەری سازدرا بەو ئامانجەی کە هێرش و داگیرکاری دوژمنان ببێتە مایەی یەشێتی کوردان وەلانانی جیاوازیەکان کە پێمان وایە یەشێتی نەتەوەیی دەبێتە هۆی شکستپێهێنانی ئەم پلانگێڕی و سەرکەوتنی گەلەکەمان هەم لە ڕۆژئاوا هەم لە هەر چوارپەرسەی کوردستاندا. ئەمڕۆژ بە هەمان شێوە گەلی ئێمە پشتگیریکردنی دیار ئەمڕۆ لە هەموو باشەکانی کوردستان لە هەموو شوێنێکی ئەم دنیای هاوسۆزی هاوخەمی هەیە بۆ ئەوەی کە دەبینن ڕۆڵەکانی ئێمە لە ڕۆژاوای کوردستان لەلایەن ڕژێمێکی فاشی دیکتاتۆر دوور لە هەموو هەستێک و بیرکردنەوەیەکی مرۆڤی ئاینی ئەخلاقی پەلاماری ڕۆڵەکانی ئێمە دەدا. ئەمە ئەرکێکی گەورەی ئەرکێکە مێژوویە ئەمڕۆ کە لە هەموو پارچەکانی دنیا لە هەموو شوێنێکی کون و قوشبنێکی ئەم جیهانەوە پاڵپشتێ بکەین بۆی کە هاوخەمی دەرببڕین هاوکار بین بەڵکو بتوانین کە ئەم زوڵم و زۆرداری گەلی تورک یا نەتەوەی ڕژێمی تورک بەرامبەر بە نەتەوەکەی ئێمە دەیکا لە ڕۆژاوای کوردستان هیچ نەبێت کاریگەریەکانی کەم بکەینەوە پێی بڵێن غەڵەت دەکەی پێی بڵێن کاری ناخلاقی دەکەی بۆی کە لە گەلانی دنیا تێبگەێنین کە ئێمە ژۆک و هەموو نەتەوەکانی ترمافی ژیانمانەیە بە تایبەتی ئەو هاوپەیمانانەی کە بەداخەوە لە شەڕی داعش لەگەڵمان بوون بەڵام ئێستا بەجیان هێشتوین کە ئەمە کارێکی ئەو پەڕی ناخلاقی و نائینسانی بوو. Can